بەنای خۆی بەخشنەوە مێرەبان سڵاوتان لێ بێزان و خۆشەویستان خۆشحاڵم جارێکی تر لە هەڵوەستەوە هاتمەوە خزمەت ئێوە عزیز و خۆشەویست لە نێو شاری دۆکم دەمەوێت هەڵوەستە لەسەر دیاردەیەکی کۆمەڵایەتی بکەین لە هەرێمی کوردستان دیاردەی بڕی مارەی لە پرۆسەی هاوسەرگیری کە گەنجان پێیان وایە ئەو مارەیەی کە شار بە شار و ناوچە بە ناوچە گۆڕانکاری بەسەردادێ یەکێکە لە هۆکارەکانی کە لە ئێستادا پێیان نەکرێت پرۆسەی هاوسەرگیری ئەنجام بدەن بۆیە هەڵوەستە لەسەر مارەی لە پرۆسەی هاوسەرگیری دەکەم ئێوەش بینەر و بیسەرمان بن. بله هەلبەتە پشێوەیەکی گشتی پرۆسا پێکئینانا خێزانێ ئەو گرێ بەسات ناوبەرا کوڕ و کچەکەدا بۆ لێک نێزیکبوونا دوو خێزانێ پشت وایە بۆ لێک نێزیکبوونا دوو گوندایە بۆ لێک نێزیکبوونا دوو عەشکیرەتایە واتە پێسکردنا پەیوەندین کۆمەڵاتی و جڤاکیە نابیتن هەندێک بابەتێن لاوەکی تایبەت بابەتێن گرێدای کڕینە و زێڕی زینەتێ ببیتە ئاستانگێک هەمبەر نەگەهشتنا دوو دلا هەمبەر نەگەهشتنا دوو گەنجە هەمبەر نەگەهشتنا دوو خێزانە چونکە بڕکەمت بینین پشێوەیەکی گشتی خێزان کۆمەلگا حکومەت تاک همی پیک وید قیرانه که دارای آبوری داد دارن وقتی همت قیرانی دابین وید ام وکی کردید بیجیم پیدخول دیف برا خود ریش کن هکر جاران روش دارای آبوری باش بیتن خزانک گلک زیرا بو کجا خوب خازیتن بوی که کو پاشارو جاوی گش بکتن دیرنتیا جیان آوی بکتن هل بد زیر پاره و مال و کج و دیو کری بنل دیف دابونه ریتت ما تشتی که رنگ تاراده کی باش بیتن کوشلای آبوری و پاشارو جواب ما با گرنتی اما نوکه دا کو پاشاروش گرینتی ببیتن شلای آبوری و رنگ ضرر و زیان توی کمالاتی و سربار کنوین سایکولوژی و درونی پتر بند سر آفرته گلک کر افرو که حسکن خزانه پیک بینن بس نشین پیک بینن چونکی اف مرجع پیش وقتی کرینا کوجمه که مزن زیری قباره که مزن زیری شانت خو خزانه خدا نابینیتن گلک کچ افرو که حسکن شی بکن بس چونکی کچ خالت آوه دوت ماما و جیران و حوالا و شیکریا و 400 غرام زیری و 9 کیلو زیری کیلو کا زیری خاصیه بوی کیماسی بیت 100 غرام شیکتن بلا زیشی نکد بلا غیره ببید بلا بیت بارگرانی سر خزانه خود سر جواک خو بس کیماسی نکد زیری اوه هاوکشه کا شاشه یا بیتن پیدا چونه بکن واتا بو هر روزه که بو هر روزه و که جان چاوت گنجیتن پیش کفتنا جهان چاوایه دابونریتن سردمانه او چنه اوید کو دیابیتن بو برجواندیا وی نفشیو نفش دهاتی ام پیراو بکن او عادات و تقالیدت خلط ناف ملت مدانت ناف خزانت مدانه تاراده کی بدین رخه کی وید مرج خواستنا کوجمه مازن زیری شناوی ها کشا پیکینانا خزانه درکویتن هلبت هیا زور گنشه کرد بسیار بکی بیجی تو بوش خزانه پیکناینی دی بیشتن تیچوی پیکینانا خزانه زوره ایش بلی بخودان کرنا خزانه گنج پشتی جیوید بیتا 24-25 سال زانکوی تمام کتر که هر جیه زاروکینیه تیچوی خزان السره و جیه سنیله تیچوی حکمت السره دی نشد بیتا کسی که برهمینر در فتو دلیوا کاری نبینیتن پشتی پیکینانا خزانش بیتا بارگرانی بوی خزانه دی بیتن بلاف پروسه یا راوسیای بیت یا گیروکری بیت یا پاشه قسطی بیتن دا که اصلا به ما بارگرانی بوده بابت خو بو خزانا خو دی پروسه راوسید یعنی جی دل خونابته یه آماده و یه پیگشتیش میشکی و جسدی و جیوه کامله بس شانت بید دارایی شانت بید آبوری تیراهندینا کن زیر روزینی بکرید دی چوی دعوات و خازگینی و مصرف بکتن لواجی دی بیتا بربستک هم بر پیکینانا خزانه وقتی وی رنگی رفتار تیتا کرن هل بدی بیتا بربست و کمکا زورا گنجا افریکا بیر الپیکینان خزان ناکن چونکی شانت و این دارای آبوریت لوازه گلک جارا خزان هیچ نچاری مثلا دی رازی بیتن سر کرینا زیری وقتی کرینا زیری و پیچینه بیتن و چی زیری بکریتن دیوی زیری قرد کریتن وقتی زیری قرد کرید کیفا بی که دیتو خزاناوی شهیانا خداوات خودی کتن رنگ پشتی هیوی که مانگه که دو هیوا سه هیوا دین نچار بیتن وی دینی بداتن دیوی زیری جاره کدی بد فروشته و وقتی زیری بد فروشیتن واتا چه قازانجک نکرد برو واجی ضرر و زیان نکرد چونکه کرینا زیری و فروتنا زیری ضرر کا مزنا دارایات دهی ضرر کا مزنا پاریات دهی اگر بونمونه ام باید $10,000 بکرین زیری بو آفرته که
15 20 روزه تا شهیانا خوب بکتن هم سیاغه و بجنه زرنگری هم کرین و فروتنا جداهیا بهای کرین و فروتنه اگر 10 ساده بیت و تفت $1000 ضرر بکتن یعنی $2000 ضرر الخزانه که بدی تازه پیهات یا پیکینان تو دیشه $5000 بخو پیداویستیت ناف مالک کری پیدا بین که اوش یک شوا کلتورایه اوید گلک کر شنچاری کو فتره خطوبه دریج بویا شرم بکتش کمالگایش خزانه خونه شد و بیکه و گوهزیتن دی بدین زیارت کردید وقتی بدین زیارت کردن نملکی و نه حقیقیه یک ده بیت درگیری بدت پاری مبینه دی نچار بیت وی زیار فروشیتن دی ضرر و زیان کرد و دی چاو خاصی و خزیرت خدا کم بیتن دی چاو توی بیکه دا کم بیتن و اب خوشی درونی وی دی تکشیتن چنکی پروسه پرنگه که احتمال حس بکتن که فیل بازی الخزانه بیکه هاتیه کرد سڵاوتان لێبێ لە نێو زێڕینگرانی شاری دهۆکم ئەو بازاڕەی کە زۆرێک جار باز دەکرێت لێرە 500 غرام واتە نیو کیلۆ و کیلۆ و دی کیلۆ زێر لە نێو بازاڕە کراوە لە ساڵانی ڕابردوو بۆیە ئەمڕۆ دەم هەوێ لەگەڵ ئەو زێڕینگرانە تاوتوێ بکەم بزانین ئێستا کەش هاوسەرگیری و یان بووکەکان داخوازی زێڕیان وەکو زارانی پێشوو ماوە یان نا بێکەوە بینەرمان بن با ئەوان بدوێنین. لە دۆکم لە لای یەکێک لە زێڕینگرەکانم دەمێ بزانم لێرە ئێستا زەواج چۆنە بەگشتی سەیدا سەلام عەلەیکوم ئەگە بێژم ئێستا زەواج چۆنە هەیە نییە خەڵک چەند مسقال زێڕی دەکەن چەند غرام زێڕی دەکە بۆ بووچێ والله ئێستا هەموو هەر ناکردن هەکەر حەلەقەیەک و گوستەیەک بکردن هەر ناکڕن والله ناکردن والله بەڵام زەواج کەم بێ زۆر بێت ینی ئەوەی کە دێساقی والله زەواجی هەیە هەیە زەواج هەیە بەس ئێستا ناکردن هەر ناکردن ئەکەر بکرێنجە تۆزێک کێم ئەکردن بەڵێ دەڵێن لە دهۆکی زەواج کچەکان داوای زێڕی زۆر دەکەن بەوەی ناسرایە دهۆک وەیە ینی فعلەن زێڕی زۆر دەکەن والله زێری زۆر دەکەن بەس وەختی خۆی بەخت وەختی بەری چەند ساڵ ئێستا نا ئێستا 100 غرامە 150 غرامە هەکەر بکڕن ئەگەر بکڕن ئەرێوەڵە بەشی چی بزانم ئەو شاتیە دەنووسن بەڵام ناکەن ینی لە مارەیەکەی دەنووسن لە محکەمەش دەنووسن دوای دەیکەن ڕاستە هەفتەی گەڵا 100 گەڵا عقدەکەن و چارەیەکن لێرە هیچ ناکڕن وەڵە ناکڕن گوستیرێک حەلەقەیەک بکڕن ڕاست ئێستا زێر بە چەندیە لە کنەنگۆ ئێستا زێری بە 73 ئەفروشن واتە هەرزانیش بووە لە چاو ماوەکانی تکە ئارە وەڵا بەری چەند فترێک بە 83 بوو ئەو هەرزانیە بازاڕی نەکردیتەوە هەندێک بازار باشتر نەبووە بەلێ وڵە تۆزێک باشتر بووە بەلا سەیدا ماوەیە کە زێر هەرزان بووە بازار جوولە بازار بوویتەوە زێر هەرزانی والله خۆ خەڵکێک دەبێتن گەل ئەرزانیە بیت بەس خەڵکی ما وەختی ئەرزان بیت بێتن بەلکی هیچ ئەرزانتر لێ بێتن خۆ ئەفیدیە نەجێ خدایە وەختی بالعکس وەختی ئەرزان بیتن تۆ کڕی وێگافکێ هەنای هات بوو هەفتەیەکە بگەوە جارەکە چوو هەفتێ و سەیە 2000 دی چوینە سەر بەس خەڵکێکی ما يعني خلت جاهد من ما دام يتخايد ايش تايد اخوني نعم هات اخر والله ده اتهام نزم ترين اصل اتخاري 1000 2000 جارك دي ويا شمل يعني ام بين تشبيت زير قبينه تاخاري يعني ظروف الدنيا نقلت خوشنكو زير جي جريدايا بظروف الدنيا يا عم مثلا يعني بشي واكي قشتي قال مثلا عالميه قال نفط وقال دولار بله قال خفتشتي زير جريدا بهندي ام بارنا كاين زير هيش تا بيت اخاري وام نزاني جي خلك دي بسيارش ما كانت ينشد بيجي والله وام نزاني ام هكا مزاني وام جدا باخذ شيء كان باش السيد الزواج شلون استا الزواج ذكري ناكري خذ مثلا كرينا زيري وزواجي يا كيما يعني ديت حلقه كريتن
بوستي كي كريتن كان قال زنجي كي كي دي كريتن وقت دياري دي بتر مثلا مالا زاوي بو بيكي بس نقري دايا بشان غرامة يا بيتشي بيتن دي كريتن مثلا 200 بن 300 بن بس بارا بتر ياشمه و يعني شوكي اختتو شي بيجي يه قشتي خلكك حتى 200 غرامة كا 200 غرامة كا دا خاص كان 200 غرامة كا 150 حتى 200 غرامة بقابي باش بيجن يعني الهوليري والكردستاني بيجن خلكي دوكي زورترين زيري دكا بالضبط جنكان يعني زيرو يزور داوا دكا زورترين غرام كلكن تو كرابي 10 غرام بوا زورترين كتو بوكاكي كريبي حتى 2 كيلو جيت كريم حتى 2 كيلوش 2000 غرام 2 كيلو زير جيت هاتينا كريم 500 غرام ها بريه مواكي 500 هندك ابو بيكيت خويت كريم بو 89 500 غرام 300 غرام يعني لو بازاري 2 كيلو زير بو بوكي كراوا بله او بازاري تذكرينا يعني تا استاجوا عادة ما كمالك بداو زير يزور بك والله دو تبجم وقتي يعني ظروف خلكينا او ظروف هكا ظروف خلكي درس بن يعني دا خازا زيريت كان وزير جيت تتبوي راستي مثلا مالي كتشكي اوا يعني خوش ياكركي او روجا خوش مثلا دبر خاده بخدا خاص كان زيره كي مالي وي تايبات نينا وحقي ويا ظلامي بكري مثلا ان خزيره بكري نتشكي كريتا بالعكس نتشكي جي خدايا باشا روجانا تكليري تن زواجي دبيني تن جنوب يا ديني تم يعني روجانا بعد تنقل تقريبا والله كيم يعني ديف ابا بري وبقى يعني بري كي روجانا تشلبيتن فالحمد لله بس صلاة مزيلينجر ما تراخو معميلو برادر وهافاريت هين دون بون سه بون چهار بون هندا جارا بس بقى حفتي دونا حفتي سينا دونا يعني كيما زور كيما وبارا بترجي زيري ناتشي كان نازي اون دي هيلن وكيو دي بسولكي بو خوتشي كان كو افزيرا سر من حتى تشيت كان حتى ارزان بيت حتى هابيت انا ظالم يعني اللي رواي لي هاتي العقد كيدا نوسن العقد الزواج زيرتي دا بلا مزاريناك ابو هاي او يزور اوت كان باتشكو كرينازرينينا كيما زور كيما يعني بازار ما زور اسستا وصصبيني افايات بيجن جرانا طبعا ارزان جيبوها بحشتي ابو ابو حتى حفتي وايكا بقى جاره قريب حفتي وسيايا استا بتسندي حاليا استا حفتي وسيهزارايا يعني $57 خليجي $57 تفروشين ويا عراقي اما بحفتي وسيهزارا تفروشين سيدا استا بازار چوایا بیگ چوایا زواج دکری ناکری گپیشتر کم بیا کم نبیا نسبتي شولي يعني كوري شول بشكل حركة بوشترا بدي ما هيك ودو سهي وكا حركة بشكل شترا بس عامة زير كرينو فروتنا زير يا كيم بوي و بيجد وقاوي كيم طلبت كان وقالك شو تأجيل كان جبال جرانيه بری وقاوی چلاب و پنجاب و وقاوی هفته دوشتکا بشکی یا گرانه باش الكردستاني هولير و سليماني بيجم كتشكا دوكي زيارت قالي دا خاص كان استاج بالزبدوا زير زياد دا خاص كان خود اد بيجم اویدیا یا خاصنی نبدوه که هر عرضه که تو چه هر یک سر ظروفت خو یه هپی چه بوی بیده کرد یه پی چه بوی نبیده هاری کاری کرد آن ده تأجیل کرد آن ده که مدا خاص کرد او تأجیلت شونه يعني است کو تأجیل دیکن يعني دهوات خودی کرده پای و بعد وجا هک که پاره هات ندستی آن مدعی که مثلا ده بهشته هکم فلان تشفرد اتفاقی که دیگه کرد احتمالا پشتی فتره که هک پی چه بو کرد باش زورترين زير يعني زورترين غرام كا لو بازارات ودي تبي 10 غرام وين 10 كيلو بو بيكيك كرابي خودم خود نفروتی نه کو ایک بی کیلو اگه بکرید بس یه تاین احتمال هبل بس من ندید تناديتين البازار كيلو هيك كريبي من ندید بلجی چت بیت هبل بس سنه بعم 10 غرام ده كان خود 200 غرامن عندك تاين 300 عندك صدا يعني حتى عندك تاين ب 30 غرام ماجد بند راضي بن بلام زواج كم بيه يعني براود ببيشتر زواج وبيك كم بيه يا ما بيش متى شول يعني كزواج شولا زواج بدهواتا كيف نابيتن بس كرينا فروتني زيري زواج دا
بچێکی ئەو کێ بووی مالمگوتە هەندێکی تاین زەواجت کان و دەهەوەڵە خودکان بەس زێری نۆکردن دێ تەجیلکان ئەوان دێ يعني تأثيري نوكرن همي عندك يتهين نفيسان أنا والحاصل كده اتفاق كده دو هفته زر بيشك داغزية يعني سعري بهاتي تخاري بازار واشتر بيه محققها چند بيشك بدخار باشتره شو لما تشتر اللي تتحركه وعندك خليفيات قالن حطب بيشك تتخاري تكشنيت كمان بجا حركة بشكل شترة أو شنو الزر الدو كزياتر دا خاص كان 21 مسقالة هجدة مسقالة يعني عيار 21 عيار يعني هجدة عيار لا أو عيار 21 أما هجدة تعامل قوي تدانا كين هجدة و 21 و 4 تعامل ما تقريبا نوطونه صاد 21 يادويجي زير يعني تمين سر حالة اقتصادية ووضع اقتصادي چند وضع اقتصادي باش بتن عن وضع اقتصادي انتعاش اقتصادي چه بتن ناف ملتي چند خلدي قصتها زيري كان جبرتش زير البجنة سلعة فوق الكمالية هند سلعة كمالية هين أبا فوق الكمالية وقت مروف بوهرة زيادة بتنشنيكو ديك تزير ودورة اقتصادي وقت چه بتن أول زارة دیگه تمام وقت سویک تراوستن آن مثلا وضع اقتصادي بشكل تيك چتن أول زارة دیگه تمام سویکاما تراوستن كزيري ناكرتن وقت انتعاش اقتصادي چه بتن وكي دورة اقتصادية يدي ما هيك دیگه تمام يعني خلق دي أولي مثلا جلكا كرن شنيكا دي مثلا كلو بدت مالي دي كرن وقت زيادة بتن بارشنيكا دي هكا نمجبوري بتن نش زيري بكرتن أبيك يدوجي بيكو أوجي حتى في قابي يعني نوي كبري بري أدبج مثلا بري 2014 بري مثلا داعش أو بين وخلق أو عرب بين هنجي جلا وضع جلا باش بي راسي راتبة هاتن وضع خلقي باش بي يعني انتعاش اقتصادي شيء بي حركة تجارية جلا قوي بي ناف هريمي العراق يجي قشتي أدبجم بيجا أو بشكل هنجي خلق جلا قستازيري كرين يعني مثلا دي بجمتا بحثي موظف طبقة وسط أمن بيجين تقريبا حفتي صادي هرم كردستاني موظفا موظف دا بخو جمعية شيكن چند سري هيبة بدن أو جمعية داستين مثلا 5 مليون دائت بخو ليرات شيكتن دائت بخو زيركي شيكتن خاصة از بحثي أفراد هاتكم إجبلي هندي خلق هما دابج 300 غرام 300 غرام تشتكي طبيعي بي عادي بي بس بيقاوي 300 غرام جلك إجبار وضع اقتصادي نجلا باشا وكي بري و 300 غرام جي جلك بو كرينو فلوتنا زير يعني بيقاوي مثلا ام بحفتي 3000 فلوس هكا حسابك 300 غرام دي بتا الدفتر تشتري نوكي بري بري جي دولار جي تأثير أخويا هي بري بصادو 21 كابي بيقاوي بصادو 48 يعني هكر اف رقمه جي راكش 48 بتا 21 يعني تقريبا في قاوي زياده بشيستا بتن 5 هابتن بيجي اوجي سعر صرفه ديناري جي اوجي تاثير خو الزيري كر والسيكاما يجي باش سڵاوتان لێبێ قەدرێکی جوان دوو مامۆسای دیاری هەرێمی کوردستانم لەگەڵا و پێم وایە ئەوان باشترینن لەو کەسانێک کە لەسەر پرۆسەی هاوسەرگیری پرسیار لەوان بکەین بزانین ئەو بڕەمارەیە کە ئێستا لە هەرێمی کوردستان هەیە تا چەنەوەیە کە شەرع بۆمانی دانەوە کە حاجی کاروان بەوە ناسراوە کە زۆرێک لەگەڵ گەنجان پەیوەندی زۆر باشە کە حاجی ئێستا پرۆسەی هاوسەرگیری بە گشتی چۆنە؟ بەناوی خۆی گەورە میهرەبان وەڵاهی ئەتوانی بڵی باشە و توانی بڵی خراپە باشە بۆ ئەو کەسانی کە ئەیانەوێ زەواج بکەن و ئیمکانیاتیان هەیە هیچ بربەستێک نییە ئیلا مەگەر شێوازی هەڵبژاردن نەبێ چون ئینسان مشکلەی مادی نەبوو ئیتر ئەو دای مشکلە نابێت لە اختیار وشتا بەڵام ئەوانەی کە ئەیانەوێ ژن بێنن و پارەیان نییە ئەوە بۆ خۆی گەورەترین گرفتە یعنی من بەپێی ئەوانەی ئەو حاڵەتانی دێت هەلام بەپێی ئەو کەسانی کە ئەیانەوێ ژن بێنان ژنێنەوە مەسەڵەن ئێستا من ئەمە نزیکەی 80 عەقدی زەواجم لەلایە ئەوە ئەوانە بۆچی لای تۆ ئەوە هەمووی ژنی مارە کردووە بۆی ناوگوازرێتەوە بەڵێ
یعنی لەسەر ئەوەی کە مەسەرەن گەنجەکە پێی لە جەرگی خۆی ناوە تەقدیمی کچەی کردووە یعنی ئیمکانیاتی نییە لەبەر ئەوەی لە دەستی نەدا باوکی کچەش مەسەرەن ئیستعدادی ڕووبیداتێ بۆ نمونەت هەتا 5 مسقال هاتووە یعنی ئێستا ئەمەی کە ئەیبینی ئەوە چەندێکە بیخوێنەوە سێ مسقال یعنی ئەمە کەمترین شتە مەسەن هەمانە یەک مسقالە باسەکە کامیان گرنگە من بەر لەوەی لە گرنگی لێ بپرسم دەمەوێت لە مامۆسا بپرسم مامۆسا ئەو سێ مسقاڵی کە دانراوە بزەمدانەی تریشی لا بوو 50 مسقال بوو ئەوە تا چەند شەرعیە یان شەرع چی دەڵێ لەسەر 50 مسقالە ئەوە 50 ئەمە سێ مسقالە ئەوەشیان 5 مسقالە ئەوەتە ئەو 5 مسقال یعنی 50مانێ سێمانێ 5مانێ لە مامۆسا بپرسین مامۆسا ئەوە تا چەند شەرعیانی ئەو ڕێژەیەکە لە 50 مسقالەوە بۆ 3 مسقالەوەوانە هەمووی بزەبت ئەوەیە کە شەرع دایناوە بەناوی خی گەورە و میهرەبان درود و ڕەحمەت بڕژێ بۆ سەر مامۆستا و پێشەنگ و پێشاومان محەممەد صلی الله عليه وسلم کە لە بواری هاوسەرگیری و کۆمەڵاتیشدا معجزەی خوڵقاندووە لە هەڵسکۆت و مامەڵە و معاشڕێکی جوان لەبەر ئەوەش بۆتە سەر مەشقی گەنجان و فەرموویەتی یا معاشرە الشەباب من استطاع منكم الباءة فليتزوج ئەی کۆمەڵی گەنجان چێ لە توانایدا هەیە بە زەواج بکات بەڕاستی هەر کەسێک کەوا بەدەم ئەم فەرمودەی پێغمبەرەوە بێ صلی الله عليه وسلم لە کۆمەڵگەدا کۆمەڵگەیکی پاک گەنجانێکی پاک دیاردەی نەمانی عنوسەت و قەیرەی ئەمانە زۆر لە کێشە و مەشاکی لە کۆمەڵاتەکان بدەن بڕدەبێ بەڵام بەڕاستی بەشێک لە ئەرکی جێبەجێکردی ئەم سنەتی پێغمبەر صلی الله عليه وسلم کە سنەتێک بووە سنەتی هەموو پێغمبەرانە 4 من سنن المرسلين النكاح والحياء والسواك والتعطر پێغمبەر صلی الله عليه وسلم فەرمێت چوار شت کە سنەتی هەموو پێغمبەرانەیەکی لەوانە زەواج و نیکاح و هاوسەرگیریە بەڵام بەڕاستی بەشێک لە ئەرکی جێبەجێکردنی ئەم سنەتە هەم سنەتی دین هەم سنەتی ژیان بەڕاستی دەکەوێتە سەرشانی وەلی ئەمری کچان و کوڕان یەکەم باوکان واروە گەنجان خۆشیان دەبێت بەڕاستی زمینەیەکی مادی بڕەخسێنن بۆ ئەوەی کە بتوانن ئەم هەنگاوە بنێن لەو لاشەوە باوکی کچان یاخود سەرپەرشتیاری کچان پێویستە فۆکەس و تەرکیزیان تەنها لەسەر جانی بە مادەکەی گەنجان نەبێت کە دێتە داخوازیان بەڵێ پێغمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی گەنجێک کە هاتووە داخوازی کچێکی کردووە بۆ هاوسەری فەرموویەتی بڕۆ مارەی بۆ بکەوە لەو خاتەمەن بە مەسیلەیەکیش بێ یان فەرمی ما معك من القورآن ئەوەندە قورآنی کە لەبەرتە فێری خێزانتی بکە ئەمە با مارەیی بێ کەواتە پێغمبەر صلی الله عليه وسلم زۆر پێداگیری کردووە لەسەرەوە کە ئافرەت مارەیی هەر هەبێ ئەگەر شتێکی معنەویش بێ بۆچی چونکە بەڕاستی عەقڵێتی خێزانەکان ئەوانەی کە مڕاعاتیان دەکرێت زۆر زەر ماڵی کچەیە مڕاعاتی ماڵی کوڕە دەکە ماڵی زاوا دەکە دەڵێ مەصرفی زۆر مەکە ئەوە مەکە ئەوە مەکە دوای بەسوود دێتە بەرچاوی لەبری ئەوەی ئەمە بەرز بنرخێنێ بۆیە عەقڵێتی هەندێک بنەماڵە لە کاتی مڕاعات لەلایەن بنەماڵێک کچەکەوە بەڕاستی ئەمە سوئی ئیستیفادەی لێ دەکرێت بە چاکی سوود سەری دەکرێت بۆیە دەبینی سەری لە زۆر بوار دەردەچێت و مامۆستا حاجی چەندین نمونەی لەم شەوەی لایە کە حاجیم ئەوەی کە 5 مسقال تا 50 مسقال ئەوە کچە داوای دەکایان پێ وایە دابوونەریت بۆی داناوە زۆربەی ئەو حاڵەتانەی کە داوای شتێکی زۆرەکرێ عائیلەکەیە بەڵێ لای کەم لە 100 هانەوەت کچە خۆی نییە هەموو کچێ حەزی پێەیە و حەقی خۆشێتی داوا بکە ئێمە قەت ناڵێن ینی کچ ئەبێت داوای مارەی بکە و حەقی خۆیەتی وەخوا ئەو فیتڕەی تا دروست کردووە ڕاست نییە بڵێ وڵا ینی ئافرەت ئەوەی ناوێ ئافەم و ئافرەتی حەزیرێ بەڵام ئەگەر کچەکە خۆی بۆ نمونە بزانی ئیمکانیەتی کوڕەکە لە 10 مسقال زیاتر نییە بیکاتە 40 مسقال زۆر بە کوڕەکەم تۆ مەهێنە چونکە تۆ ئەگەر لە ئێستاکەەوە لەسەر ئەساسی مادی تۆی بوێ و لە ئێستاکە و مڕاعاتی جیرفانی تۆ نەکە سبەی نەدێت بە قەومی قوڕەکە بەسەرتا بەڵام کەس و کارەکە ئەگەر داوای هەرچەندێکیان کرد کچەکە خۆی داوانەکە بەڕێی من کوڕەکە لەسەر ئەو زەواجە ئەگەر بتوانێت ڕەفزی نەکاتەوە ئەمە یەک دووەمین ئەگەر کوڕەکە خۆی ئیمکانیاتی چەند بوو بەڕێی من ئێستا من دوو کچم بەشوداوە ئەو هابوومە تۆمە کاکە چیتان بۆ ئەکرێ ئەوەی بۆ بکەن یعنی من لە مەحکەمە مەسەرەن من کەمەوت باوکی کوڕەکە زیاترێوت حاکمەکە ڕێودی و بە عەکسەوەن ئەبێ کوڕ ئیمکانیاتی چەنە ئەوەندەی پێ بڵێ ینی ئەسڵ وایە باوکی زاوە کە ئەمە ئەبێتە کوڕی خۆی بانجی بکە بڵێ کوڕم تۆ چەند بۆ ئەکرێ ئەگەر وتی دەم بۆ ئەکرێ لەوە زیاترم بۆ ناکرێ گوناحبارە بێبی خاتە ژێر قەرزەوە چونکە بۆ ئەم کچە ئیسراحەت ناکات سبەینێ ئەمە نقطەی دوم نقطەی سێم ئەوەیە ئەبێ ئەم دوانە دووشت گرێیان بدە نەک مارەی مەحەبەت و خۆشەویستی و ڕێز و تەقدیر کە ئەم دوانە ڕێزیان لە یەکتری کرد یەکتریان خۆشویست ئەو مارەیە مادەیە ئیعتیباراتی نامێنێ یعنی من لەبەر ئەوەی کە کچەکەم تەلاق نەدا بچم 500 مسقال بخەمە سەر ملی و بینوسم لە مەحکەمە یان 200 مسقال یان لە ئێستاکە داوای 100 مسقالی لێ بکەم لەبەر ئەوەی وازی لێنێنێ وڵای ئەو زاوای قەت نەبێ باشە
ئەمە زۆر غەڵەتە مادی ئینسانەکان بێکەوە گرێبدا یەک نقطەی گرنگ زۆر بەتایبەتی ئەم سەردەمە چکۆ سەردەمی مادیەتە ئەبێ ئێمە لەسەر ئەساسی مادە کچەکانمان نەدەین بەشوو لەسەر ئەساسی زۆری و کەمیمارەیەکە کەسەکان هەڵ نەسەنجێنین لەسەر ئەساسی دین و ئەخلاق وەصیفاتی جوان و محەبەتی یەکتری بۆ یەکتریان ئەوە ئەساسە مارەیەکە با مەفتوح بێ با مەفتوح بێ ئێستا بۆ شەرع دیاری نەکردووە مامۆستا ئیسماعیل باشتر دەزانی شەرع دیاری نەکردووە ئەم 19 مسقالە بعضی ئەو دیاریکردنەکە بەسە لێن ببێ حەزەکەی با 1 مسقال بێ با 200 بێ حەزەکەی با ئیمامی عومەر دیاری کرد نەقدیان لێ کرد قەرارەکەی لەو غەوە کرد بۆ دیاری نەکراوە لەبەرەوەی بە پێی ئیمکانیاتی ئینسانەکان ئەبێ دیاری بکرێ بە پێی ئیمکانیات ئەوها 1 مسقال بێ یان 100 مسقال بێ نەفەر هەیە بۆ نمونە کابرا ملیۆنیە زۆر طبیعیە 300 مسقال بۆ کچەکە بکە بەڵام ئەمەی کە لە بەردەستی منە بۆ نمونە ئەم 3 مسقاڵی کە جەنابەت بینیت من نەفەر هەبووە 300 مسقال مارەی بۆ وەریگرتووە بای 300 مسقال و نەفەر ئەناسم 500 مسقالی بۆ کراوە بەڵام ئەمە 3 مسقالە ئیمزا من هەردووچیان لەگەڵم دوانە دانیشتم بە کچەکەم وتم تۆ چۆن داوام 3 مسقاڵی وتی مامۆستا ئێمە من چی لە ئاڵتون بکەم ئەگەر پیاوەکەم ژێر قەرزدار بێ چی لە ئاڵتون بکەم ئەگەر ناو ماڵم نەبێت چی لە ئاڵتون بکەم ئەگەر ئەم پیاوەم ڕۆژ بداتە چاون ئێمە مادە و مارەی کۆمان ناکاتەوە ئەوەی کۆمانەکاتەوە خۆشەویستی و دین و ئەخلاق مامۆستا ئێستا لە محکەمە بە شێوازێک ژمارە دەکرێت دەبێت مؤخرە و پێشەکی دابێ پێشەکی و پاشەکی لە نێو زێڕەکانە هەبێت تا چەنەمە شەرعیە طبعا وەکو هاوڕایەک لەگەڵ مامۆستا حاجی حەدیثی پێغەمبەر دێن مامۆستا کە دەفەرمێ خەیر النکاح ئەیسەڕهن مؤنە باشترین زەواج ئەو زەواجەیە کە لەسەر ئەساسی ئەخلاق و دین و ڕەوشت و محەبەت یەکان گیر بوون و لە بۆتەی هاوسەرگیری و لەژێ کەژاوی ژیندا پێک گەیشتوبوون و کۆبوونەوە بەڵام مارەیەکەی کەمە پێغەمبەر و ئافەرمە ساسم بۆچی بەڕاستی ئەمڕۆ ئەم حکمەتە زۆر بە شێوازێکی بەرچاو نمایانە لەو ڕۆکە هاوسەرگیری کوڕ گەنج هەیە دەڵێ من خۆم پێ ناچێت تا ڕێەوە خۆم لێ بارە ئینجا بمێکی تر بکەمە بار بەسەر کۆڵمەوە توانێ هاوسەرگیریم هەیە نی هەموو ئیمکانێتەکەی بەڵام کێشەی مادەم هەیە زۆر ئەو بڕەپارەیان پێدابین ناکرێت وەرە من و تۆ ئێستایکەینە نالێم گرە بەس بەخسەکەونێکی نێگرەوە باشە وەرە یعلانیکەین دەوڵەمەندێکی ملیۆنێرێکی ئەم وڵاتە بڵێ کاکە هەر گەنجێک ژن بێنێ من دەوەڕقی ئەدەمێ دەبزانە لە خلالی یەک مانگ چەند کەس تەقدیمەکە هەمووشی بە فعلی زەواج دەکە بێگومان زۆربەی هەرە زۆری ئەوانەی کە ئەتوانیوە زەواج بکەن پارەیانی ینی بەس دوێنێ سی حاڵەت تەلەفۆنم بۆ کراوە 3 کەس داوای کردی مامۆستا واللهی ئیمکانیاتم نییە 10 مسقالم هەبێت چمە پێشە داوای 10 مسقالم دیەکەن هەمی متەدەین بە ئەخلاق دی باشە ئەم گەنجە کە ژنی ئەوێ بۆچی بۆی ئاسان نەکەیت بۆ ئەم مارەیە بکەینە بەربەست دووەمین زۆرجار مارەی بە شتێکی تر حل بووە قەیچێ کاکابرا تۆ دەت بۆی نووسیەوە بۆ نمونە ئێستا پێنجی بۆ کرێ ینی باوڕەکەی من پێری مشکلیەکەم حل کردووە لە بینی دوانە کابرا 10 مسقالی بۆ مارەیەکەی بووە 2 مسقالی بۆ کردووە براکەی کەوتۆ دەسەری برای کچەکە ئەڵێ یان ئەیان کوژم یان ئەبێ بیگوازێتەوە یان ئەبێ تەلاقیدا یان ئەبێ ئەو هەشتەی بۆ بکە کەوتمەتە بینەوە کاکە تەلەفۆنم بۆ براکەی کردوتم کاکەەوە تەلەفۆن بۆ خێرخوازیە کردووە ئەو تەکفیلەی تەکەفولی ئەو بابەتاکە دە ئێستا جمعەوە ئاگوازرێتەوە ئێستا کە و قەدیم بەڕای تو ژن هینان گۆڕایە ئەرێ وڵای ئێرە هەردوو ئاسمانی گۆڕایە چی گۆڕایەوەی کە تو دەیدینی جێب لە برای خۆت وەختی خۆی زمانی خۆی ئەگە کابرا خوشی نەبا ژن بە ژنی بوو ژنی پێ نەدەهات یان دەوڵەمەندێکی قڕز باە پارەکی باشی هەبا ئەوجا ژنیان دەدایێ ئێستاوە چی کابرا گوتی ئێرە و ئێستا و ئەو زمانیێرە هەردوو ئاسمانی فەرقا ئەگە خوشکت نەما ژن بە ژن ئایب نەبژین بە ژین دەکرد کەس ژنی ناداییە ئەگە خوشکت نەبا تێگەیشت کاکە ئەو کاتی زێر و مێر و ئەگزار ئەوانە بوو ئێستا قورستر بووە یان ئەو کات قورستر بوو ناوەڵا ئێستا قورسترە ئارێ وڵا ئێستا زۆر زۆر قورسە لەبەر ئەوەی دەچێت داخوازی ژنێکی بە کاتی خۆم لە پێشە مشتێکی دەڵێ کاکە خانی تەیە پێ دەڵێ خانی تەیە ئەڵێ ناوەڵا لە دوای ئەوەی دەڵێ کاکە سیارەت هەیە ناوەڵا کاکە من تەڵەبەمە تازە تەخەڕوجم کردێ دەمەوێ ژنێ بینم وە چ کابرا گوتی پارەشم نییە تێگەیشتی داوای زێری زۆر دەکا یان 50 مسقال یان 600 بەخوا تا سەتیش دەڕوە تێگەیشتی کاکە ئەو داواکردنی زێڕ هەبوو ئەو کەم شتێکی کەم هەبوو بەڕاستی پێ دڵێم ئارێ وەڵا مارەیش
دەیانگۆ کاکە لە شتێکی مارەکە کابرا دێگۆ کاکە وڵی پارم نییە لەسەر 20 دیناری مارەکە یان 40 دینار یان 30 دینار بەو شتانە بوو باسی خۆتم بۆ بکە بەشنیم کرد ئەمن لە ساڵی 76 نام تێگەشت کاکە لێرانەوە چکابرا گوتی مارم کرد بە قازی گوتی مارەی چەند دادنێ وڵا گوتم 40 دیناری دانێ 40 دیناری دانە بەڕاستی 40 دیناری قەدیب سویسری ها ئێستانە ئەو کاتی ئەو هابوو تێگەشت کاکە یعنی بەڕای تو ئەو عادەتی زێڕەکاتی تە ناوما زێڕ و داواکردی ماڵ و سیارەوانە ژنینانی کەم کردەوە پرۆسەکەی زەحمەت کردیە ئێستا زۆر زەحمەتە جا شتە چکیان دەرکردی ئێستا دەڵێ کاکە گاژنی مارەکەی ئیلا دەبی وەسقەکەی ئیزێرم لۆبینی وەسلی زێرم لۆبینی ئەو جا دەبیژنی دێمارەکەم خوا دەزانی وەستی زێرش 50 مسقاڵە 100 مسقاڵە 6 مسقاڵە 90 مسقاڵە جا عەسەبل ساحب ماڵەکە چەندی لۆ دادنێ ئامۆژگاری تو نەسیحەتی تو چییە لۆ دایک و باوکان و لۆ گەنجانی کچ و کوڕانیش وەڵی لۆ گەنجانی کچ و کوڕیش ئەمن ئامۆژگاریم ئەوەیە تێگەیشتی ئەو خەڵکەوە چکابرا گوتی شیربایی وەرنەگری تێگەیشتی برام شیربایی وەرنەگری ئاسان کاری بکاتن و ئەو کوڕی ئەگە دێت داخوازی ئەو کچەی بەس چیە یەک شت ئەمن ئامۆژگاریم لەو کوڕە لەو کچەی هەیە بەبرای خۆم بڵێم کابرایەکی دینداربی کابرایەکی خوانازبی لەبەر ئەوەی سبەینی ئەو کچەی مارەکە مانگەکی لەگەدای پاشی دوو مانگسەی مانگەن دوای بەرەڵایکە ئەمن قەت لەگە ئەوەی دانیمە بەڕاستی پێ دەڵێم تێگەشتی برام دینداری مهمە ئینسان لە زۆر ئەڵێ وەچ ئەوەی خۆمان تاوان کوردەواری خۆماڵ ئەڵێ کابرا ئەگە نوێژ و ڕۆژی بکاتن احتیمالەوە چ کابرا گوتی شەرەف و ناموسی خۆی بپارێزی کابراش بپارێزی بەس کابرا ئاشە ئازیا بیتە پەرژنێکی بە گوڵان کابرا ئارە خۆر بێ سەرسەری بیلات و پود بیتن لە کۆڵانان لەو لای بکەی وەچ کابرا گوتی هەلۆ عیب نەبی لە خۆشی خۆی بینی واللهی ئەوە دروست نییە یان هاوسەرگیری ئێستا و قەدیم گۆڕانکاری بەسەراتیە بارێوە لە زۆر بەسەرات زۆر گۆڕایە گۆڕانەکە چییە جاران سادەتر بوو زۆر سادەتر بوو بەس یعنی ئەوەندە زێڕەی نەدەویست ماری هەر زۆر کەم دەویست لە بەرەوەی ئێستاخانی دەوێت سیارەی دەوێت ماڵی جیا پێشتر لە نێو مۆزوعەکەدا هەر زۆر کەم بۆ من خزمەتی خۆم حەفت برابوون لە یەک ماری دەژیان حەفت بوو لە مارەکی بوون یعنی هەتا لەوانێ منداریان جاعێر بوو هەر لەما پێکۆ بوو وەچی داک و بابیان مرد ئەو جا سەبر جوایز بوونەوە ئەگەنا ئێستا چێوەندە بە یەکەوەی دارە دەکات یەکسەر جارێ سۆ داخوازی جارێ خەسوەکەی یان غەزووری ئەکتاک زۆری خەسوو دەرێ خانی هەیە چی ئیشی چییە ئیشی چییە ئیشەکەی چیان ئیش سیش دەکات سیارەی هەیە جاران ئەو شتانە نەبوو بەس کوڕەشی ڕێک و پێک بایە بیان ناسی بایە تەواو هیچ ئەوە زۆر ئەساس بوو عایلە نەک لەو خۆ لە جادەی ئەدی مارەی وەکو ئێستا زێڕی زۆر هەبوو وڵا کەم بوو مارەی کازە پارە نەبوو تا زێری وندە زۆر بکەن خەرگە وندە زێر نەدەکرد زاران هەبوو گوارە چیرۆ دەکرد بخە ناوکەک هەمووی لی دەکردە 100 دیناری پێشان ئێستا کە بە دەفتەرە زێڕەکە دەفتەرە نەک ئەوکەی تر بەس زێڕەکە بە دەفتەرە هەر لەوانەیە لە ناو فەقیرەکەی دەفتەرە لە جێیت کە دەفتەر نییە دەرێ هەرمارە یەکەم دەفتەرەکە مواخەرەم ئەوەندەیە ئەتووەکو بابێک ئێستا پێ دوایانی ژن هێنان ئەگەر دووسێ کوڕتە بێ بە زەحمەت بتوانانی ژنیان لۆبینی وەڵڵاهی زەحمەتە لەوانەیە ئێستا هەر ناینن دەرێن پێمان بەخێو ناکرێ لەبەرەوەی بابەکەەوە ژنەکەی پێنایەتی کوڕەکە کوو بەخێوی بکە بابەکە کە ژنەکەی پێ بەخێ پێنێتن ماری پارەی نەبی ئایا ئەو کوڕە کوو بەخێوی دەکا کوڕەکەش ئێستا معیشەت قورس بووە زەحمەتە بله هيا جي يعني قالك جرى ترخد كتمال حتى زيري بكريتن ش آجل بيتن واتل باشاروجي ش بكريت بقار وهدي قصة توي زيري بيتن طبيعي هكا تشتب قص بيتن بهاي جرانتر او يا دوي هكر بها جرانتر جينا بيتن همان بهاي كرينا كاج بيتن بقرب بداتن دي زور ضرر وزيان الجين وجاراوي خزان بيتن طب شيتن قري زيرنگري بداتن بو نمونه كر بو با $20,000 دو دفتر زير بكريتن چونكو كا زير جرام بويا تشتكي زور نورماله
دهات وی خزانه $1000 بن و $700 $750 بخوتن یعنی ما نلویر $250 شد بدتن $250 تو $20000 ببدای $20000 دابشی 250 بکی یعنی پلاسی رنگ و دی بیتنیزی کی 40-50 مانگا یعنی 4-5 سال و تو قردار بی وقتی تو 4-5 سال قردار بی حتی تو بشی پاره وی زیری بدای چه خوشی توی جیانه ها و سرگریه نما و اول شینا خزانه که بختور و دلخوش بیتا پیکینان خزانه که حتی حفک ما دینا و قرار را هاتا پیکینان و 4 سال قردار بیتن لواجی پروسه نیا تندرستیت نشلای آبوری و نشلای کمالاتی و نشلای درونی ام زانین یعنی هکر پیچبون زنگینی بیت ولات زنگین ترید هین هکر دهاتی بیت ولات هین دهاتی و پتر بیت هکر قیران بیتن رنگش ما بال خوشتر ها بیتن قیران او اول کردستان هی هکر خوشیا خزانه بزیر و زینت بیت او شیم بکرن بس ناکرن یعنی بینی گلک جارا الولات زور پیش کفتی همی زیر و زینه حلقه کدیده تکش که بس دلی وا گلی خوشه همین افمالیا و پیداویسی و کلو پلیت و دهینه کرین به کامرا کچکت کتا پشتاخو او کامرا تو که پشتاخو تش کریداری خلاص نکتن دی ظلامتا قردار کتن دی تکتا غير كيش هكر تبيجي إلا تبو مكري أو بتبدينا كريتن هكر توي باري بدأ بزير كوتشتك رنگ هكر تبكار جنيني چكي ماسيل تنبيتن تبدأ خوشي وبختوريا خزان خو رنگ تبشي خسي وخزيرت خو هفجين خو بنمال خو كتوش دي بيا تاكي كشوي ماله بجانك زور پیشکفتی و رفاهیت که باش جان خو پریو بای که گشت کرم که سفر که ناف مالی که شقه که پارچه زویک باش روز پارابدانی سری کو بکری اونا او بابتین آبوری پترت برجوان یا خزانه تاکیدا هکر شان دابن هکر شان دیش دانه بن هر پریو برنا جانه چونکه عمر بخوی کرته هکر تو 25-30 سال شینه که یا جنه نینی و 10 سال جی باجا نبونا پاره و پیدا کرنا حق زیری بدهی و 15-20 سال جی قرار دینا بده یعنی عمر چتشته بمری اکود بیجن بوی دردی اوی کتا بو پروسه که تبختور بکتن جانا تا آرام نکتن از بیجم او خیرف بروی گونه هینا کرد نصیحتان بو کچکا هکر دوشیب زیری بکی کسین گلک زنگینه تاین بس رنگ پاشا روژه سرتا جنا دوی بینیتن لا واجب تو بخو کرک اختیار بکه جاناتا پارزیتن تبکتا شاجن هکر تو شیب خزانه که بکی کو ایلا پیش مرجتا زیر بیتن رنگ بوتا بکریتن بس دیکوی خف کو داوا بیتن پشتی پروسا هفجینی و پیکینانا خزان زیرتا فروشیتن و قرید خوب بداتن هکر تو بکیر هنده نهی شیب خزانه که بکی بختور بیا تمام کرا مالا که از بیجم المالا خوب و شینه که بس اگر تشینه کرج بر زیرا دی بیا بارگرانی بوان دی بابا دی بیا قیره کچت ناف کمال گایدا و بشوی که گشتی در دسری باجاوی هر تو دیده نصیحتا من بوده که بابا بلا زور مرجال سری کدو نصابینن مروواینیش هر چه که پیست و بطام رو پیروز تره گلک جارا بابتین زیر و زینت و پاره و افتشتی توسا ناکوکیت خزانه چه کرین چند پتر سر سفره کردی نخاره چند پتر یعنی نابجم هجار بن هجاری گلک جارا بختور ترش زنگینی بس چند پتر گلک گنجای تر بن پتر او خزانه دی بختور بید دی بابت کچو کرات ایکو دو بگهن رنگ افنفشه طرز بن نشم پروسه پیک بینن هف کار و هاری کار بن بوی که کو دو دل بگهنه ایک و خزانه کانیا کردواری پیک بینن بەڕای تۆ وەکو گەنجێک کە لەوانەیە لە گەنجانیش نزیک بی ئێستا کە ئەو مارەیەی کە لە پرۆسی هاوسەرگیری داوا دەکرێت بۆ بەعادەت لە ناوێمە تا چەند ئاستەنگە بۆ پرۆسی هاوسەرگیری دەستخۆشتان لێ دەکەم بەڕاستی ئەو بابەتێک کە باسی دەکەی و بابەتە زۆر هەڵدەگرێت لە ئێستادا گەنجەکانمان بەهۆی قەیرانی داراییەوە پرۆسەس هاوسەرگیری بە شێوەیەکی زۆر کەم ئەنجام دەدەن و بگرە پێچەوانەکەی ڕێژەی تەلاق زیاد بووە زیادکردنی ئەو ڕێژەماریەیە کارەگەیەکی زۆری هەیە لە ئێستادا لەبەرەوەی گەنجەکانمان زۆربەی زۆری لە ئێستادا بێکارن دوای ئەوەی کە کۆلژ و پەیمانگەکان تەواو دەکەن حکومەتی هەرێمی کوردستان بەرنامە و پلان و کارێکی نییە بتوانێت ئەو گەنجانە دابەمەزرێنێت لە ئێستادا کەوا ئەو گەنجانە بێکارن پرۆسی هاوسەرگیری بە شێوەیەکی زۆر ئاتەشی نزمی تۆمار کردووە و ئەو بڕیارە داواکردنی مارەی زۆر ئەتوانم بڵێم
کاریگەریەکی زۆری هەیە وا لە گەنج دەکات ساری دەکاتەوە لەو پرۆسەیە کە پێغەمبەر صلی الله علیه وسلم ئامۆژگاریمان دەکات کە ئێمە پرۆسەی ئاوسێرگیری سنەتێکی حیاتی ژیانە جێبەجێ بکەین زوو بە زووی بۆی ئومەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم زۆر بێتن و ئەو ئاستەنگا پەرەدەستێنێت بەڕاستی بۆ کۆمەڵە دەرهاویشتەی تر وا لە گەنجەکانمان دەکات سەر هەڵگرن لەو کوردستانە بڕۆنە دەرەوە و ئافەتەکانیشمان قەریەکی زیاتر بە خۆیانەوە بدەین کە ئەوە شێشەیەکە لە ئێستا لە کۆمەلگای کوردی تاوەکو ئێستاکە بەهۆی قەدەقێکردنی فرەژنی ئەو کێشێش بەردەوامە ڕۆژ بە ڕۆژ بەبێت چارەسەر ماوەتەوە. یعنی بەڕای تۆ ئەو مارەیە زۆرەی کە داوا دەکرێت ئاستەنگە بەوەی کە ئاوسەرگیری ئەنجام نەدو گەنجەیە لەبەروەی مارەی یەکە زۆرە لەبەروەی پرۆسی ئاوسەرگیری مەساریفی زۆرە ئاوسەرگیری ئەنجام نادا. بێگومان لە ئێستادا زۆرە کاریگەری هەیە بۆی ئەو گەنجانەی ئێستاکە زۆربەی زۆریان بێکارن کاریان نییە و لە ئێستادا نرخی زێر گەورەترین پێوانەی تۆمار کردووە لە ئاستێکدایە زۆر گرانە بە هەموو کەسێک ناکردرێتن ئەوە کاریگەریەکی تایبەتی هەیە وا لە گەز دەکات سار ببێتەوە نەتوانێت ئەو پرۆسەیە نرخی ئافرەت من دەڵێن بە زێر نییە ئار ئافەتێک ئەگەر مەبەستی پرۆسی هاوسەرگیری بێتن کە ڕێزی بەرامبەرەکەی گرت ڕێزی خۆی گرتووە ئەگەر ئافرەتێک بێوێ پرۆسی هاوسەرگیری ئەنجام بدا بە نان و زیش بێ لەگەڵ ئەو پیاوە دەبێت. طبعا سەتانۆهەتی داک و بابی قسەی ناکەن پلکەچی دێ یان مامۆژنەچی دێ لەو لای دادەنیشی ئەوە لە باتی قسەی خێر بکات دەرێ وڵات چیشی فرانی ئەوەندە مسقال زێڕیان لۆ کردیا یعنی ئەوی کە تێک دەدا دەور و پشتیتی جاران هاوسەرگیری چۆن بوو کاتی خۆی کە ژنت تێنایەت و زمانی تو ژنێ ئەمە ژنی یەکەمم ژن بە ژنی بوو دوو ژنت هەیە ژنی یەک بەرێ ئامۆزا بوو ئامۆزا خۆمان بوو ژن بە ژنی بەرێ ئەی دووەم والله دووەمیش چ بوو چوین وەچی پێشکەشی بوو پێشکەشیان کردی بەرێ هەردووش پارەت نەچوە تو ناوەڵا پارەم نەچووە بەڵام ئەدیگە ئێستا لە زمانی ئێستا دوو ژن بینی ینی پێشەوەی قسەکەکەین اجتماعەکەی بە ئەوڕۆ جیلی قەدیمەکەی طبعا ئەگەر داچتی ئەگەر بابیتی ئەگە برایتی یەکسەر دەرێ پارەی مارەیی قەدیمەوە درێن ئەوی وەگری دەستی کون دەبی ئەوە قەدیم باب و باپیرانمانوە قەدیمە پندێکی قەدیمە دەرێ پارەی مارەی وەگرە دێت چ دەرێ ئەم بە خۆم چاچیژم بە مێردایە والله هەر ساری گوتی بکاکە لە قەدەر ئیمکانیەتی خۆتان چتان هەبوو ئەوەی لۆ بکەن و ئەگەر لە بازار زیادە ڕۆیان کرد تەلەفۆنم لۆ بکەن هەنی ناکرێ ئەتو دەچی کابرا دەچێت داخوا ئەمە ئێستا ماوەکانی ژنەکەم لۆ کوڕۆمی ناچووم مارە ئایلەشی ڕێک و پێک گوتیان زێر مشکیلە نییە بەخۆم بە عەزەب ئیمکانێتی خۆم لۆم کرد یعنی ئەوە پێ دوایە قسەیکی جوانەگە لە ناو ئێمە ببێتە عادەت بڵێن بە پێی توانای خۆت هاوسەری توانای خۆت کاکە جێب دەبرای خۆم ئەو خەڵکەیما ئێستا ئەمە هەمومان بەحام لە کوردستان دەگەڕێن ژنەشی لۆ کوڕمان بینەوە پێت شەرم نەبی ئەگە کوڕەکی باشت دیت و بە ئەخلاق و بە تربێت داوای بکەی لۆ کچەکەت دەکرەمە عیبە لە ناوەمەوە شتێکی عیبە یعنی خەڵکەکەیما بەڕاستیت پێ برێم ئەو ڕۆ هەموو بە دوو مادەی کەتیا سەتانەوەتونەی لە ئەخلاقی سەتانەوەتی لە ئەخلاقی کوڕەکەی ناپرسی لە ئیشوکاری کوڕەکەی ناپرسی لە مستەوای کوڕەکەی ناپرسی ژنی نادەنە کوڕەکەی دەدەنە بابی دەدەنە عایلەکەی وەڵا مارێ فرانیا دەورەمەندن مادینە نازانە کوڕە خۆی پێ بەخێو دەکرێت کە سابەت دەکات لە سەردەستی خۆیتی بەس ئەتوو بگەڕێ ئەگەر ئینسانە کردیت ئێستا ئەمە هەزاران هەمبارمانەیە لێرە ئامۆژگاریم لە هەموو داک و بابەچیا بەحام یعنی کوو دەگەڕێن لۆ کوڕەکانیان ژنی دەبینەوە ئەو هاش کوڕی باش و عائیلەی چاک و ئینسانی چاک لۆ چیژەکانیان ببینەوە والله تقريبا 2 كيلو يعني بس بري يعني فترة قال دير بي يعني 2014 كم ترج 2014 ایک ها 2 کیلو بخو چیکرن بو بی که چیکر گفت چند پاره توی پاره دینان و 2 کیلو بو چیکر او وگاوه حکمت هرم بریاره گل لاودا بری فتره که ادبج بری 2 روزا اف بریاره قاضی وگاوه چه عقدا نانویست الا ورقا که چند غرامی نویسی ورقا زنگیری ویت القلبتن دا اف مشکل چه نبن اش بر وگاوه ده نویسن و بری بی که نوکی پشته بی که هکر بی که اینا پشته هنگه فایده ناکتن هکر پاره يعني زير إينا أن إينا ماني أوديا بيكا خو إينان
ویجا اوجی پشته هنگه بتا مشکله ویجا حکمت دا اف مشکله چه نبتن اف بریاره دا ویگا ویده چه قاضی عقداخو چه کیه زواجه دبشت تهربو من ورقا زیرینگری بینه چند زیر ارزان بتن طلب دی سر چه بتن اوه ایک یادویجی گلک خلق بری هنگه وقتی به هشتیا 79 82 85 زیر خوی فروتی ویگای هیویه حتی زیر بیت خاره ویجا هکر زیر ارزان بی دا بزی زیر قال خلق ده نه إلا زواج بن قال خلق بقاي بارا المالي هي دقت قسطامة كتنو زيري كرر تو لمنطقة إيرانية وزيادة دفري سليماني اللي بيشوا أو كشيء مارية هي يعني ببيشوين وجغرافيا وشاركاني شو دقوري بەڵێ بابەتی نیکاح و مارەیی بەڕاستی لە هەموو شوێنێکدا زاری وا بنەماڵە تەحەکوم دەکا واتە کەسێک بنەماڵەی و خۆی پێ نەجیب زادەیە هەموو کەس لە دیدی ئیسلامدا بڵێ نەجیب زادەیە و ئێمە پێشمان وایە بە فعلی لە بنەماڵێک بۆ بنەماڵێک تەفەرق دەکا بەڵام بەڕاستی زۆر جار ئەو بنەماڵانی کە زۆر ناودارن وە کچەکانی زۆر حەز دەکەن بە کوڕێک بەڵام ئەو کوڕانەکە لە ئاستی عائیلی ئەوان دانین بەڕاستی ڕووی نییە بێتە داخوازی کچەکان لەبەرچی لەبەر ئەوەی کاوە خۆی لە ڕووی مادیە لە ڕووی معنەوێت لە ئاستی ئەوەندا نابینێتەوە بۆی ئەم کچە مەحروم دەبێت لە زەواج و ئەگەر سەرنجتان داوێت لە یەکی لە ڕۆژنامەکانی ئەم وڵاتە چە ساڵی بەر لە ئێستا کچەکانی عشیرەتێک هاوارن لێ بەرز بوو وتیان کاکە فریامانکەوە ئێمە فریامانکەوە ئێمە شومان بۆ ناگرێ هەممان بووین بە قەیرە هەمومان کە زیسپیمان هۆنیەوە تۆ ناتوانین شو بکەین لەبەرچی لەبەرێکە پێگە کۆمەڵاتیەکەمان ڕێگرێت لە بەردەمسی لە بەردەم زەواج و شوکردنماندا جا ئێستا زۆر ئافرەتەیە و زۆربەی هەر زۆری دیاردە قەیری و عنوسێتەکان لەم کۆمەڵگەی ئێمەدا ئەگە دیراسەکان لەسەر ئەمە بخوێنینەوە هۆکارەکەی بەشێکی بریتە لە پێگە مادی و گرفتە مادیەکان بەڵێ لە دەڤەری ئێمەش و لە کوردستان بەگشتی بەڵام هەندێک عشیرەت هەندێک بنە ماڵە هەیە بەڕاستی پێی لە زەرجی خۆیناوە کەوە کۆڵی ویستێتی ئەم ڕیتمە ناشتەرعێ بشکێنێ و ببێتە سەر مەشقێکی جوان ئەو چاولیەکەری لە مەسەری مارەی ینی مەسەرەن من ئەو هەفتەی پێشوو لە مشکلیە کابووین گەنجەکە کچەکە خۆی ئەڵێ کاکە من 10 مسقالش بێ 5 مسقال بێ مشکیلە نیە بەڵام ماڵەوەیان ئەلێن ئەبێ ئیلا 8 مسقال بێ لە کاتێکە ئەم کوڕە لە 10 مسقال زیاتری بۆ ناکرێت چوون لەگەڵ باوکە قساگەنی کاکە بۆ لێ مامۆستا من پێم عیبە لەبەرەوەی کچەکانی کچە پورەکانی کچە خاڵەکانی کە نازانم چی هەمووی هیچی لە 100 مسقال کەمتر نەبوو کە ئێماڵین 8 قسەشان پێمان وتووە باشە من بۆ کچی خۆم بکەمە قوربانی کوڕی خەڵکی ها منێکی قسیمەمان هەیە ئەلێ کوڕی خۆم بکەمە قوربانی کچی بەڵام ئێستا کچی خۆمانەکەینەوە قوربانی قسەی خەڵک بۆ ینی بۆ من بچمە ژێر عورف و عادەتێکەوە کە ئەم بابەتە شەرعی نییە مارەی شەرعی بە جۆرەی ئیمکانیاتی ئینسانەکەی چکات پێغەمبەر جوا ساڵسەنەوە فەرمێ من استطاع منكم الباء استطاعی تیابێ پێی بڵێ بەڵام ئەم عورفە زۆر خراپە بە تەبەتی لەنەوە عایلانی کە دەوڵەمەندن لەبەرەوەی کچەکەی ئەمیش ئەبێ وەکو ئەوان بێ ئەبێ ئەم زیاتر وەرگێ لە کاتێکە ئەم باوکە لەگە کچەکە دانانیشێ کە ئەم کوڕی بەدڵە خۆشی ئەوێ ژیانی باش دەکە لەباتە سەر دابینێ لەگە کوڕەکە دابنیشێ ئەم باوکە کە بالفعل ئەم زاوایە هی ئەوەی بکاتە زاوای خۆی کە ئەمە بوو گوناح نییە من بچم مارەی یەک دابنێم کە لە کاتێک ئازانم ئەم کوڕە نابێ و دەیەها زەواجی لەم حاڵەتە تێکچۆ کە حەزی لە بەشێک لە وڵاتان و بەشێک لە کەلتوری کوردیش جاران وابووە ماڵی کچە هاوکاری کوڕیان کردی نەک تەنها لە زێر بەڵکو تەنانەت لە ماڵدانانیش تا ئێستا و دیاردەیان دەتوانین بڵێن ئەو عادەتە جوانە لەناو ئێمە ماوە تۆ هیچت بینیوە واللهی بە تاکو تەرە ماوە من مەسەن لەم بینە ناسیاوێکە ناسم بە کوڕەکەی وتی خۆت چیت بۆ ئەکرێ بیکە کوڕەکە ئیمکانیاتیان هەبوو 100 مسقالی بۆ کرد ئەو باوکەکە 100 تری بۆ کرد باوکە خۆی خانی بۆ کرد من برادری خۆم هەیە لە ابتیدایەوە لەگەڵین ئێستا 3 زاوای هەیە 3 خانی کورد بۆ زاواکانی نمونەیەک بجارمەوە لە دەڤەری سلێمانی کوڕێک هەبوو دڵی بە کچێکەوە بوو کاتێک کە باوکی کچەکە زانی ئەم کوڕە لەبەر کەمی ئیمکانیەتی کەم دەرامەتی مادی ناتوانێت بێ ئەم پرۆسێ ئەنجام بدا وتی وەرە کوڕم وەرە پێشبەکە کوڕەکان من هیچ فەرقت نییە وەلا کچەکەم بوێت تۆشم دەوێت دەزانم دڵیشتان بەیەکەوە ئەمەش ڕێگرا لە ئەخلاق و دینیشت ڕازیم بەڕاستی باوکێکی نمونە دێ هەموو مەساریفی ژن گواستنەوەکە لەسەر خۆی ئەوەی کە گرنگە ئەوەیە پاڵ پشت بین بۆ ئەم کچ و کوڕانە ینی ئێستا ئەوەندەی کوڕ ینی کە بڵین یارمەتی بێ کچ بدرێ بەڕێی من لەم حاڵەتە کوڕەکە جێ منەت نییە کە تۆ ژینی بۆ بێنی کوڕە لەوانێ بە خۆی ئیشکە بەڵام ئەم کچە بە زمانە چاوەڕێتی کەسێک دێ ئەو مواسەفاتێ ئەم ئەیەوێ بەڕاستی گوناحبارە بین ڕەدی بکەینەوە زوڵمە ئەوە حەدیسی پێغەمبەر صلی الله علیه و سلم و وعدی خوایە گەنج کە ژنێنە خوای گەورە دەوڵەمەندێکە یغنیهم الله من فضله یغنیم ئەو دەوڵەمەندە نابڕین ملیاردەر بێ من نەفەرە ناسم خوا ئەزانێ بەس سیارێکی بوو کامیری بوو سیارەکەی بە 8 وەرەقە فرۆشتی 1 دینارتری نەبوو بەو 8 وەرەقەیە مارەی کرد و گواستێ و هەموو شتێ ئێستاکە ئەو کەسە خاوەنی 20 میلیۆن دلارە لە خلالی 2 ساڵ
کەس نەترسێ لەوەی کە خوا ڕزقی نادا ئەسڵەن دروستکردنی خێزان خۆی ڕزقی بەدواوە دێ نەحنو نەرزقوهم خلاص دایک و باوکان تا بۆیان بکرێت کار ئاسانی بکەن بۆ ئەو کەسەی کە دێ بۆ داوای کچەکانیان تا بکرێت تەکلیف نەکەن گەنج پێویستە کچێک دەستنیشان بکە و دیارێ بکە بۆ هاوسەری ژیانی خۆی و وەکو بڵێ ونبووەکەی خۆی کەسێک بێت لە بنەماڵێک بێ لە ڕووی مادی و معنی و دەستی پێ بکە نەک دوای خەفەتێک بنێتەوە خۆشی دەستی پێنەگا و بەرامبەریش کە کچەکەی بیخاتە عەزاب و دڵڕاوچی و خەڵقی و هەموو ژیانی بەنامورادی بەسەر ببات بۆ ئەو نمونەیە مامۆستا هەژاری مکریانی لە چێشتی مجێوردا نمونەیەک دەجارێتەوە دەڵێ من عاشقی کچە سەیدێک بووبووم کچە سەیدانی سابڵاغ و مەهابات دەڵێ لە ئاستی ئاغا و مەسئولینی باڵا بوون دەڵێ منیش بە باوکم وتم باوکە ئەتو هەر تەکلیفم دەکەین دەڵێ وەرە زەواج بکەدەوە هاتووە مەیدان زەواج دەکەم فەرموو کوڕم چێە وەڵا کچی فلان سەیدەیە یەختی کوڕم ئەو سەیدا ئەوانە هەر ژەمێکی اعتیادیان وەکو جەژنانەی ئێمەیە باشە بۆ ئەتۆ چووی گەڕنت لەو داگرتەوە بۆ نایە کچێکی تر دەست نیشان ناکەی کە یەک زەربی بەیتە بازڕا بزانین خەڵاتت کردووە جا ئەمە یەشێکە لە ئەزمونەکانی خۆی کە دەیجارێتەوە بەڕاستی هاوکوبوون لە شەرعیشدا زۆر گرنگە ئەمە خاڵێکی تر ئەوەیە کە بەڕاستی سەرپەرشتیارانی کچ چاوێن لە مادەی کوڕ نەبێت بە دەرەجەیەک